عرفان كركوكي اندام بري جواتا باريزگاه كركوكي وسروكي بارتيا گلا تركماني ميوانه منه اجا عرفان تو بخيرات يا كردستان 24 هلويست هوا برانبري في صفقات وكومبونه تشيا الالوغور كرنا بوست باريزگار وكبري تركماني بله اما وكو بارتي گري تركمان وكو لایەنێکی سیاسی تورکمانی کە نوێنەرایەتی بەشێک لە کۆمەڵگای تورکمان دەکەین بە خۆشم پێشتر ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوومە دیارە دوای هەر هەڵبژاردنێک ئەو لایەنانەی کە بەشدار بوونە لە هەڵبژاردن کە براوە بوونە دەبێت لەگەڕیان دابنیشن تەوافق بکرێتن لەگەڕیان بۆ دابەشکردنی کورسیەکان دابەشکردنی وەزعی ئیداری دابەشکردنی ئەو وەزعی کە لە شارەکەدا کە پەیوەستە بە هەمووان بەڵام ئەتوو کە لایەنێکی براوە پەراوێز بخەیتن بەبێ ئەوە بگەڕیتەوە بۆ تەوافق بەبێ ئەوەی کە بیرروڕا بگۆڕیتەوە بەبێ ئەوەی کە لایەنەکان بەشدار بن سەفەقات لە پشت بەردەوە لە شوێنەکانی دوور لە شارەکە پێشتر کە سەفەقات کرایە هەر ئیمتیدادی ئەو سەفەقەی کە لە ئوتێل ڕەشید لە بەغدا کرا دیارە ئەوڕۆ بە شێوازێکی زۆر بە شپرزەیی بە شێوازێکی زۆر پرتە پرتە بە شێوازێکی زۆر نانەدیدکە دەبینین ئەوڕۆ پارێزگاری کەرکووک استیقالە دەداتن لە هەمان کاتیشدا پارێزگارێکی دێ من وەکو تورکمان پێم خۆشە تورکمانێک بێ بە پارێزگار بەڵام دەبێ پێشوەخت تەوافق کرابێ هەموو لایەنەکان بەشدار بن هیچ قسەیەک لەگەڵ ئێوە نەکراوە ئێوەگاتان لە مۆزوعەکە نەبووە ئێمە وەکو لایەنێکی سیاسی تورکمانی نە بانگەشت کراین بۆ کۆبنەوەیکی لایەنە سیاسی تورکمانەکان نە کۆبنەوە کراوە نە بیر و ڕاش گۆڕاوەتەوە وا دیارە ئەوەی کە ئێستا دروست کراوە هەمووی من خلف الأبواب المغلقة بووە لە پشت دەرگا داخراوەکان بووە بەڵام خۆ خەڵکی کەرکووک دەپرسێت هەموو لایەنەکان دەپرسن هەر شتێک پەیوەست بێ بە شاری کەرکووک خصوصن تشکیلکردنی ئیدارەی کەرکووک کەشکردنی ئیدارەی کەرکووک پەیوەستە بە هەموو پێکهاتەکانی شاری کەرکووک و خصوصن بە تایبەتی ئەو لایەنە براوانەی کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کورسیان بەدەستێناوە دەبوایە لە شاری کەرکووک 2 ساڵ پێش ئێستا کۆبنەوە لە هەموو لایەنەکان بیان کردبایە لەسەر مێزی گفتوگۆ بە شێوازێکی تەوافقیانە بە شێوازێکی شەرعیانەش بەڵام یەکێتی دەڵێ من ئەم هەنگاوم هاوشتووە بە تەوافق لەگەڵ لایەنەکانی تر کەواتە دیارە خۆ ئێستاگە تەوافق وایە خۆ پار دیموکراتی کوردستان لایەنێکی براوە 2 کورسی هەیە لایەنێکە پەیگەی خۆی هەیە دەڵێت ئەوان نەهاتون لەگەڵ ئێمە دانیش خۆ دەبوایە ئێمە وەکو لایەنی سیاسی شارەکە دەبوایە هەموو لایەنەکان بەشدار بن ئاگایان لە هەموو ئاڵوگۆڕکردنی ئەو مناقەشاتی وەزعی کە پەیوەستە بە شاری کەرکووک دەبوایە لایەنەکان حزوریان هەبایە لایەنەکان و ناو خصوصە ناو شاری کەرکووک ئەوەی کە دەیبینی شتەکان زۆر بەپەلەیە زۆر بە شپرزەیی هاتوۆتە پێشەوە فلان استیقالە بدە فلان وەرەتوو بووە بە حافظ فلان توش بووە جێگەرە توش و استیقالی دەبینین شپرزەیی یەک دیارە پەلەیی یەک دیارە پێش وەخت لە ئێوە وەکو کەرکووکی وەکو تورکمان پێتان خۆشە کە ئەوڕۆ تورکمانێک دەبیتە پارێزگاری کەرکووک بەگشتی بە عمومی وەکو تورکمان پێمان خۆشە تورکمان وەکو پێکاتەیەکی ڕەسەنی شاری کەرکووک بەشدار بێ لە ئیدارەدانی شاری کەرکووک بەڵام بە شروتەکان و بە فلتەرەکاندا تێپەڕێتن ئەویش چینە تەوافقە تەوازنە اتفاقاتی لایەنە سیاسی براوەکانە لەسەر مێزی گفتوگۆ نەکو بەو شێوازی کە ئێستا بە مفاجئەی لە دەرەوەی کەرکووک اتفاقات کراوە فەرز دەبێ بەسەر خەڵکی کەرکووکدا بە شێوازێکتر بۆ بەرژەوەندی خەڵکی تر کە خەڵکی خواروو یان غەربی یان بەغدایە بێتن شروتەکانی خۆی بەسەر خەڵکی کەرکووکدا فەرز بکاتن کە هیچ پەیوەست نەبێ بە کەرکووکەوە باشە خەڵکی کەرکووک خۆی بڕیان لە خۆیدا لایەنە سیاسی کوردستانیەکان لایەنە ئەساسیەکانی کەرکووک ئەوان صاحبی بڕیارن لە شارەنووسی شاری کەرکووک باشە پێشەوەی بچینە لای هاوکارم پرسییم کاکە عیرفان گوتم ئایا ئەم ڕێککەوتنە تەنیا لە عێراق کراوە یانیش دەستی دەرەکی تیادا هەیە ئەو ڕێککەوتنە وەکو ئەمە 2 ڕۆژە دەبینین کە پێشتریش لە فندق ڕەشید ساڵ و نیوێک پێش ئێستا کە دانیشتنەکان کرا دیارە پێشوەخت ئیتیفاقەیە کراوە هێزی دەرەکی ئەقلیمی دەستی هەبووە لە مۆزە دیارە ڕوون و ئاشکرا ئیستاش بە هەمان شێواز و بەو شێوازەی کە ئیستا بارودۆخی منطقەکە لە ڕووی سیاسیەوە بارودۆخی دەولی لە ڕووی سیاسی و لە ڕووی کە دەبینین ئیستا جەنگ بە ئاشتەوایی هەیە دوای ئەو جەنگەی کە
چ ڕۆژی خایەن بینی ئەمریکا و ئیسرائیل و ئێران دەبینی لەو دو سێ ڕۆژەدا شتەکان زۆر بە ئەکامێکی عەجەرە کەوتۆتە بواری دەستی دەرەکیشتیایە ئەکی دیار وڵاتانی ئەقلیمی بەڵێ دیارە شتەکە درون و ئاشکرایە شاری کەرکووک شاری برایەتی و پێکەوەژیانە شاری کەرکووک ئەو شارێک کە جەنابی سەرۆک بەرزانی هەمیشە داکۆچی لە مافی مکەونات و نەتەوەکانی کەرکووکردو ئێمە وەکو تورکمان شانازی بە جەنابی سەرۆک بەرزانی دەکەین بۆ وەکو ڕابەر و مەرجەی خۆمان لەبەر ئەوەی هەمیشە داکۆچی لە مافەڕەوەکانی تورکمان کردو لە هەموو مەحافلەکاندا چ دەولی و ناوخۆیش هەموو کاتێ کە تەوزیعی مەناسب و تەوازن بووە تێتی مافی برا تورکمانەکانمان ڕەچاو بکەن ئەوان برای ئێمە مکەونێکی ئەساسی ئەمڕۆژ جەنابیان هەمان قسەی کردووە بەڵێ جەنابی سەرۆک بەرزانی هەمیشە داکۆچیکەری ڕاستەقینە بوو بۆ مافی پێکاتەکان بە تایبەتی مافی نەتەوەی تورکمان باشە ئەم گۆڕانکاریە لە پۆستەکان پێت وایە کە خزمەت بە خەڵکی کەرکووکیەکان دەکات بە تەواوی پێکاتەکانەوە بەو پرزەی کە ئیستا و بۆ تەوافقی کە ئێستا لە بینی خۆیان دروستیان کردووە کە لە بەغدا و ئەمتیدادن لە فندقڕەشیدەوە کە ئێستا دەبینین ئەمڕۆوە دوێنێ دەبینین زۆر بە عەجەرە شتەکان فلان تۆ بڕۆ دەرێ فلان تۆ وەرە ژوورێ فلانە تووستی قالێ خۆ بەڕاستی ئەوە خزمەت ناکاتن دەبێ وەکو بیدای ئیشارەت بێرە لایەنە سیاسێبراوەکانی ناو کەرکووک دەبێ هەمویان پێشوەخت دابنیشتەوە بە شێوازێکی تەوافقی بە شێوازێکی ڕاستگۆیانە مەناسبەکان و تەکوینی ئیدارەی کەرکووکیان دابش کردا بە ڕازەمەندی هەموو لایەک و هەتا خەڵکی کەرکووک بە ڕاشکاوانە شتەکانی بە چای خۆی بدیوان نەکو ئێستا خەڵکی کەرکووک بەڕاستی مفاجئە سەدمەی بۆ دروست بۆ دوو ڕۆژە دەبینێ خەڵک لە خەڵک دەپرسێت تەسەور بکە ئەو لایەنەیە کە ئێستا خۆی بەو شێوازی کە ئێستا حکومەت تەشکیل دەکاتن ئەنساری هەیە خەڵکیە دەپرسێت دەڵێ شتەکە زۆر مفاجئ و سەدمە بووە لای ئێمەدا يعني من تصور دەکەم حتا کاکرێبواریش احتیمال ئاگای لەوە نەبوو بێ زۆر مفاجئ بۆ لای وەکو محافظی کەرکووک باشە ئێمە خۆ کە ئەویشیان محافظ بوو هیچێک لە ڕەوشی کورد و پێکاتەکان گۆڕا لە کەرکووک خزمەتی هیچ لایەنێک کرا خزمەتی کەرکووک بە تەواتی کرا چی گۆڕا مەسەلا ئیمان خان بەنسبەت وەکو ئیتیفاقی سیاسی ئەوە شتێکی درە بەڵام وەکو کاکرێبوار وەکو شخصیەتێکی کەرکووکی کوڕی کەرکووک دەتوانم بڵێم ئەو فترێ توانی بە ئەدەب و بە ئەخلاق و بە تەربیەتی خۆی و بە شێوازی خۆی ئێستا یەکێ لە بەڕێزێک لۆمەی نووسیوە گوتیتی تخوا ئەگەر کاک ئەو پارێزگای کە ئێستا دەستی لە کار دەکێشێتەوە ئەگەر فعلەن لەگەڵ کەرکووکیەکان بێ با نەبێتە جێگیری پارێزگاریش با بچێتە ماڵەوەدانیش چونکە خۆت دەزانی ئەتوو لە هەڕەمی ئیدارەدان بێ خوارێ ئەوش خۆی لە خۆیدا لە ڕووی نەفسی و لە ڕووی ئیداری و لەبەر چاوی کۆمەلگا شتێکی کەم نییە بەڕاستی چکە معنەویان یینی خۆی هەیە دەوری خۆی هەیە کاک عێرفان پشتگوێ خستنی کەرکووکیەکان بە هەموو پێکاتەکانەوە پشتگوێ خستنی لایەنە جیاوازەکانی کەرکووک بەبێ جیاوازی کە خۆت ئێستا ئاماژت پێدا چ دەرئەنجامێک چ لێکەوتەیەکی دەبێ ئەوەی کە ئێستا دەبینین ئەوەی چێکە لەو بەرنامانە بەڕاستی پاراوێزکردنی لایەنە سەرەکیەکان لایەنە ئەساسیەکان بەو شێوازێکی ئێستا دەیبینین ئەوە دەرەنجامی خراپ دەبێ باش نابێ نەوەکو کۆمەڵگای کەرکووکی مەسەلەن ئێمە ئێستا دەمانەیە وەکو کورد و تورکمان و کرد و ئاشر و عەرەب وەکو خەڵکی کەرکووک بەگشتی حەزمان بە تەوافقە حەزمان بە ئاشتیە حەزمان بە برایەتیە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک شت کە دێتە پێشەوە فەرزکردنی لایەنێ لەسەر لایەنەکانی تر یان کۆبوونەوە بکرێتن لە پشت پەردەوە لە دەرگاداخراوەکان اتفاق بکرێتن بێنە بە شێوازێکی مفاجئانە بێتە بەردەمی هاوڵاتی و بێتە بەردەمی لایەنە سیاسەکان بەڕاستی ئەمە خۆی گومان دروست دەکاتن دەبوایە پێش وەخت ئیشاد بەوەمدا دەبوایە ئەو لایەنانە بە شێوازێکی دیموکراتیانە بە شێوازێکی مەدەنیانە بە شێوازێکی تەوافقیانە ئیدارەی کەرکووک بە هەموو لایەنەکان نەکو لایەنی پەراوسکەی لە بەرژەوەندی خۆت لەبەر اتفاقاتی سیاسی خۆت لەبەر بەرژەوەندی حزبەکەی خۆت دەبایە هەمویان ڕەچاو بکرێتن بێتە سەر بێزی گفتوگۆ بۆ ئیدارەدانی کەرکووک بڕایاتە ینی ئەو پێکاتەیە تازە کە دێتە ناو بینایی پارێزگاری کەرکووک خزمەت بە هەموو پێکاتەکان بەبێ جیاوازی دەکات یانیش ممکنە لایەنگیری دیسان بەتابەت ئەگەر باسی کورد بکەم تعریب بەردەوام ئەبێ داگیرکردنی زەوی وزاری کورد بەردەوام ئەبێ تورکمانیش گلەی خۆی هەبوو لەو بابەتانە بەڵێ ئێمە خان لێرە فەقەرەکەی زۆر گرنگە دەبێت ئیشارەت پێدەن ئێمە لە دوای 2023 لە تەشکیلکردنی ئیدارەی کەرکووک وا دیار بوو لایەنەکان ئێمە وەکو لیستی برایەتی کە پێکاتبوو لە هەموو لایەنەکان لە کورد لە تورکمان لە عەرەب کردۆ ئاشور بە شێوازێکی تەوافقیانە کە
ئێمە لیستەکەمان لیستی برایەتی زۆری نەبوو، زۆری کورسیەکان لای لیستی برایەتی بوو، 26 کورسی لە کۆی 41 کورسی زۆری بە شێوازێکی منطقانە بە شێوازێکی ئیدارەدان کاک عەبدوڕەحمان بەڕێزیان وەکو پارێزگار دەستنیشان کرا. دوای ئەوەش لە 2011 دیار بوو لایەنە کوردستانیەکان هەردوو لایەنە سەرەکیەکە دانیشتە بوون بە ڕاوێژکردن لەگەڵ ئەندامانی ئەنجومەن لەگەڵ لایەنەکانی ناو ئەنجومەنی پارێزگا بۆی کە بە ڕەحمەت بێ دکتۆر نەجمەدین کەریم وەکو پارێزگار بە شێوازێکی ئیتیفاقی بە شێوازێکی تەوافقی بە شێوازێکی ڕەزامەندی هەموو لایەنەکان بە ڕەحمەت بێ دکتۆر نەجمەدین دەوری خۆی بینی، بەڵام ئیستا ئەوە نابینین. ئەلەم مەرحەلەی ئیستا نەتەوافق هەیە، غیابی تەوافق هەیە، غیابی گفتوگۆ هەیە، غلافی واقع ئەساسیەکەی کە خزمەت بە کەرکووکەکە بزرە دیار نییە. خەڵک ئیستا کەوتۆتە گومان و دەڵێ ئایا بۆ بەم پەلەپەلە بۆ بەم استیعجالی ئەم شتە هاتە پێشەوە. من وەکو تورکمان پێم خۆشە تورکمان بێتە پارێزگار بۆی کە دیفاع لە مافی من بکە، بەس بەو شێوازە کە بتوانم تەوافق بە برا کوردەکان لە من ڕازی بێ، منیش لەو ڕازی بم، مافی ئەو بدەم ئەویش مافی من بدە، لەگەڵ برا عەرەبەکەش عینەن کەذالک ئەبرا کردۆ ئاشوورەکەش عینەن کەذالک. بەس نا بەو شێوازی کە ئیستا لە بەغدا ئیتیفاقات دەکرێتن دێتە خوارەوە بەسەر کەرکووچیەکاندا فەرز بکرێتن، ئەوە بەڕاستی شەرعیەت نادا بە واقع، شەرعیەت ناداتن. ئێمە بەدوای شەرعیەت دەگەڕێت. شەرعیەت ئەوەیە دەبێ هەمومان پێکەوە بڕیار وەکو کەرکووچیەکان و وەکو لایەنە ئەساسیەکانی کەرکووک بڕیار لە چارەنووسی کەرکووک و ئیدارەی کەرکووک کەرکووچیەکان بدەین بۆی کە کەس مافی نەخورێتن وەکو لایەنی ئەساسی. ئەو پۆستانەی کە یەکێتی وەری دەگرێ بەرامبەر بەخشینی پۆستی پارێزگای کەرکووک ینی بەڕاستی وازح نییە، ینی مەبەستیان لێرە چییە؟ چۆن دەبینی ئەم پرۆسەیە؟ مەسەلەن جێگیری پارێزگارە کە هەر ڕێبوار خۆی لە پارێزگارەوە دەبیتە جێگیری پارێزگار، دوو قایم قام بەرپرسی پۆلیسە لە داقوقە لە دوو بسە ئەوەنە چۆن ئەبینی؟ ئێماخان ئەوەی کە لە دوێنێەوە باز بوو وەکو مفاجئ بوو لای خەڵکی کەرکووک، ئەویش ئەوە بوو بە لادانی بەڕێز ڕێبوار تەهاوکو پارێزگار بە هاتنی محەممەد سەمعان لە جەبهەی تورکمانی بەرەی تورکمانی وەکو بەڵام ئەوەی کە ئێمڕۆ شتەکە شتی تر هاتە پێشەوە، زۆر بە پەلەی پۆستی تر هاتە پێشەوە. پۆستەکان باسی قایم مەقامی مرکز دەکرێت، باسی قایم مەقامی داخل، باسی ئەوە بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک دەکرێت. ئەمە هەمووی بەڕاستی احتیمالی ئەندامانی ئەنجومەن لە ناو ئەنجومەی باز ئاگایانە گۆڕانکاری سەریعان بەخۆیان سیقەیان بە یەکتر هەوەیە، ینی دوێنێ 4-5 پۆست بۆ ئەوروکە 6 هەفتەیە زیاتریشان زۆر بە مفاجئی وا دیارە متمانەوە دروست ناکاتن بەڕاستی بە هیچ شێوازێ متمانە ئەگەر تشکیلنی ئیدارەیەک بۆ شێوازە متمانە لە بینی خەڵکی کەرکووک دەکرێت بڵێن ینی ئەمە ئەتیفاقێک نییە بینی یەکێتی ڕۆیان کلدانی، قەیس خەزعەلی، محەممەد حەلبوسی وەکو جەنابەت گوت لایەنێکی دەرەکی، بەڵام دەکرێت لایەنێکی دەرەکی ئەم ئەتیفاقیان بەسەر یەکێتی سەپان دەبێ؟ وا دەبینی شتەکە ڕوون و ئاشکرایە، شتەکە ڕوون و ئاشکرا. ئیمانخان بەڕاستی بەداخەوە خەڵکانێک نامۆون بە کەرکووچیەکان بڕیار بدەن لە شارەکانی تری عێراق بەسەر کەرکووچیەکانە فەرزی بکەن، ئەوەش نەتیجەکەیەتی بەڕاستی کە خەڵکی کەرکووک زەریبەکەی دەدا بەڕاستی. باشە دەرئەنجامی ئەو بێسیقەیەی لە بینی یەکێتی لەگەڵ ئەو لایەنەی کە دەڵێ ئێمە ڕێکەوتنمان لەگەڵی کردووە دەکرێت چی بێ؟ چی لێکەوتەیەکی هەبێ؟ ئێمەخان دەزانی چۆن ئێستا بارودۆخی کەرکووک بە گشتی لێک بدەینەوە وەکو دەستوری عێراق دەبینی کەرکووک تایبەتمەندیی لە دەستوری عێراقدا مادەی 140 باعتیبار شارێکی کوردستانیە دابڕاوە لە کوردستان بە قەراراتی ئیجحاف لەلایەن ڕژێمی پێشوو. کەرکووک زەوی وزارەکانی دابەشکرا بەسەر عەرەبی هاوردە، مافی کورد و تورکمان هێشتا نەگەڕاوەتەوە، بەڵام لەگەڵەوەشدا دەبێت ڕەچاری ئەو هەموو شتانەیان بکرد بە وەکو شارێکی مەزلوم منکوب کە لە عێراقدا ئەو شارە هەمیشە زوڵمی لێکراوە بە تایبەتی لە کورد و تورکمان. ئێمە وەکو لایەنی تورکمانی کوردستانین، ئێمە لەگە کورد ژن و ژنخوازیمان لە ئارادا، ئێمە لەگە برا کوردەکانمان تاریخمان مشتەرەکە، ڕەوابطمان مشتەرەکە، جوغرافیامان مشتەرەکە، داگیرکاری هەموو هاتیاتۆ ئێمە لە یەکدا بڕاندووە. بەڵام ئیسا کاتی ئەوە هاتوو ئەمە تەوافەقێک دروست بکەین، ئەو تەوافەقی خزمەت بە هەموومان و بە ئایندەی کەرکووک بکاتن، نەکو ئەجندای خەڵکی تر دائما نزاعات بۆ ئێمە دروست بکەن وەکو کەرکووچیەکان. هێشتا کەرکووک بەڕاستی مافەکان بۆ خەڵک نەگەڕاوەتەوە لە ڕووی دەستوریەوە. ینی بڕایاتە بە کورتی و مختصری محەممەد سەمعان باشتر دەبێت لە ئەو پارێزگای سەپاندی ناتوانێت ئێستاوە چکە تۆ زانی چی ئیمانخان شتێکی زۆر گرنگە دەبێت خەڵک بیزانێتن. تۆ بە مودەیەکی زۆر کەم
بەو ئیتیفاقە چ دەتوانانی تەقیمێک بکەی بەڕاستی ئێمە پێشتر تەجروبەمان هەبوو وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک مەحافز ڕۆڵی خۆی بینیوە چەندان ساڵ خزمەتی کردووە ئەنجومەنی پارێزگاش تێکرا پشگیریمان کردو بۆ چکە بەرنامەکە بە تەوافق بۆ بەڵام ئێستا هیچ بەرنامەیەک نییە بە تەوافق بەڕاستی گەلێک سپاسیەتات کەم هێژا عیرفان کەرکووکی ئەندامی بەرەیە جڤاتە پارێزگا کەرکووکی و سەرروکی پارتیا گەلا تورکمانی زۆر سپاس دەکەم بەخێر بێی سەرچەوان